لە سەرەتای مانجی داهاتوو وەزارەتی کارەبا لە سەرپێدانی سێکتەری کارەبا بە کەرتی تایبەت ئۆفەری سێ کۆمپانیا وەردەگرێت. کامیان لە قازانجی هاوڵاتی و حکوومەت بوو وەزارەتی کارەبا جێبەجێکردنی پرۆژەکەی پێدەدات. 5 شریکە بوون، زیاتر مستەسمرەکانی کارەبا بوون چونکی ئێمە قەرداریان بوون. ئەولەویەتێک ماداوان مەگوتی ئێوە هەکە بەشدار بن. طبعا ئێمە تەندەری خۆ هەنارت بووان، دوو لوان اعتیزاریان کردینە، سێ ماینە و یەکی دوو وەفەرات لەو هەرسێ کۆمپانیا وەردەگرن کامە قازانجی هاوڵاتیدایە و وەزارەتدایە ئێمە ئەوە دەوەرگن بەپێ طبعا ڕێنما هەنە ینی نابێژم دەمەمە نادەمەوە بەپێ مەرجەکانی ئەویل ناو تەندەردایە. پێدانی سێکتەری کارەبا بە کەرتی تایبەت باوتەی وەزیری کارەبا یەکێکە لەو بڕیارانەی کاریگەرێکی زۆری لەسەر نێشتنی زیادەڕۆیی و سەرپێچی دەبێت و بە شێوەیەکی بەرچاو کەمی دەکاتەوە. لەلایەکی دیکەشەوە کۆکردنەوە و وەرگرتنەوەی پارە و قەرزی هاوبەشانی کارەبا دەکەوێت تا ئەستۆی کۆمپانیاکە. قەرد مە تریلیۆنێک و 285 میلیار قەرد لای 5 جۆری هاوبەشمان هەنە، میرینە، کشتتوکالینە، پێشەسازینە، بازرگانینە و ماڵان. لێخۆشببین هەتا نهاتی ئەم مانگە 15% لە مانگی 2 10%، مانگی 5% دوای وی کارەبا هەرێک حەق خۆ دەدەن. لە هەرێمی کوردستان بە دوو شێواز کارەبا دەدرێت بە هاوڵاتیان. یەکێکیان کارەبای نیشتیمانیە کە لە ڕێی تۆڕەکانی وێزگەکانی غاز و بەنداوەکان و هەڵمی خەباتە، ئەوی دیکەش لە ڕێی مۆریدە ئەهلیەکانەوەیە. ماوەی چەندین ساڵە هەردوو شێوازەکەی پێدانی کارەبا چەندین گرفتی بۆ دروست بووە. باوتەی وەزیری کارەباش پێدانی سێکتەری کارەبا بە کەرتی تایبەت بە شێشی زۆری گرفتەکان چارەسەر دەکات و داهاتیان زۆر زیاتر دەبێت و قەرزەکانیشیان بە ڕێژەیەکی زۆر کەم دەبێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.